تا دێر بەکارهێنەرانی تۆرە کۆمەڵایەتیەکان لە هەرێمی کوردستان زیاتر دەبێت. لەگەڵ زیاتربوونی ڕێژەی بەکارهێنەران، ئامارەکانی سوکایەتی و جوێندان و یەکتر شکانەوە لە هەڵکشانێکی هاوتەریبدایە. توێژەرێکی بواری دەرونی باس لە دۆخی ئەو هاوڵاتیانە دەکات کە تۆڕە کۆمەڵایەتیەکان وەک سەکۆیەک بۆ سوکایەتی بەکاردەهێنن و دەڵێت هەر نووسینێک یاخود کۆمنت و شێرکردنێک لەلایەن هەر تاکێکەوە بخرێتە سەر ڕووپەڕی واڵەکەی، ئەوە ڕاستەوخۆ وێنای ناخی ئەو کەسە دەکات و پێویستە بە شتێکی ئاسایی تەماشا نەکرێت. دەشڵێت فەرهەنگی جوێندان لەم دەیەی کۆتاییدا هاتووتە ناو کۆمەڵگەی کوردی و خەریکە دەبێت بە بەشێک لە کەلتور. وردنەکردن و نشکاندنەوەی شکۆی کەسەکانە کە تقریبا لە فەرهەنگی ئێمەیە بۆ بە شتێکی زۆر ئاسایی، ینی لە کللتوری ئێمە بە تایبەتی لە 2009 ئەبینین زۆر ئاساییە تۆ جنێوبەی، زۆر ئاساییە تۆ خەڵک بشکێنیتەوە کە ئەمە بەشێکی کۆمەڵێک ڕاگەاندن لێ بەرپرسیار بوون و بەشێک لە پیجەکان کە لە ئێستەیە و بەشێک لە خەڵکیش کە ڕێگە بەخۆی ئەیە کە ئەم شێوازە لە دەربڕینی هەبێ کەواتە جنێویان و شکاندنەوە بۆ بە فەرهەنگێکی باو لە ناومانە کە ئاساییە. بەپێی مادەکانی 210 و 211 یاسای عێراقی هەر کەسێک کۆمنت یاخود پۆستێک و شێرێک لەسەر بابەتێکی ناڕاست بکات و تەشیر بێت بۆ کەسی بەرامبەر، ئەوە بەپێی یاسا ئەو کەسە لە 3 مانگ تا 5 ساڵ زیندانی دەکرێت. مامۆستایەکی ئاینیش هۆشداری بە موسڵمانان دەدات و دەڵێت هەر بوختان و سوکایەتیەک بە برای موسڵمانەکەت لێپرسینەوەی قیامەتی بە شوێندا دێت. هیچ کەلیمەیەک دەرئەچێ لە زمانی ئینسان ماڵە لەسەری، وانە ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد، ماڵە لەسەری و پاشان کۆمنت نووسین بەشێکیشی بەدەست ئەکرێ بۆی ئینسانی مسلمان بە تایبەتی گەنج یا هەر کەسێکی خاوەن مەبدە بێ مسلمانە کە خۆی بە مسلمان نەزانی مادارەزانێ فەیسبووکی هەیە یاخود تۆڕە کۆمەڵایەتەکانی تر هەر بەشێکی تریە ئاگای لێبێ وەکو زمانی ئەوێ زمانی سەلامەت بێ دەستیشی سەلامەت بێ لەو کۆمنت نووسینە، چونکو کابرا بە کەسێک بابەتێگە نووسێ جێخۆی تێگە بابەتەکە نەشیا بوو بە بابەتێ من جوابی ئەدەمەوە، بەڵام کاتێک کە بابەت و توانای شتێک نووسینم نییە لە خوارەوە کۆمنتە نووسم ئەو کۆمنتە ماڵە لەسرم هەر بە زمان هەم بە نووسینیش لایکەکەش بەشێکە چونکم کە من لایکم کرد یعنی من قسەکەی ئەوم بەدڵە. بەپێی ئامارە فەرمیەکان بە ڕێژەی لە 48 بۆ 50 هاوڵاتیانی هەرێمی کوردستان تۆڕە کۆمەڵایەتەکان بەکاردەهێنن، بەڵام بەپێی وتەی شارەزایانی بواری دیجیتاڵ نەبوونی سانسۆر و هۆشیاری یاسایی و کۆمەڵایەتی بەشێکی زۆر لە هاوڵاتیانی ڕوبەڕووی دەیان کێشە و ئاریشەی هەمەجۆر کردووەتەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.